ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ جەنابی دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق یاخود لە بەغا لەگەڵتانە بم بۆ قسەکردن لە سەر کۆمەڵێک پرس و تەوەر دیارە وەکوێەوە شاگەدارن ینی لە دوای ڕفراندۆمەوە بۆ یەکەم جار ئەمڕۆ لەسەر پێشنیاز و بەدەست پێشخەری و بە هەوڵا بەردەوامەکانی مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان جارێکی تر بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوە لە نزیکەوە گوێیان لە یەکتر گرت مەبەستمە بزانم ئەم کۆبوونەوەیە تا چەندە باش بوو هەرچەندە ئاماژەیان بەوەدا کە کۆبوونەوە کە باش بووە ئیجابی بووە ڕاشکاوانە لەگەڵ یەکترا قسەیان کردووە بۆیە مەبەستمە من بزانم ئەم کۆبوونەوەی دیکەشی بەدواوە ئەبێ وا دەست پێشخەریەکانی مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین تاکوێ بەردەوام ئەبێت و بەکوێ ئەگات مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە وترێت لەناو پەرلەمانی عێراق هەوڵێک هەیە بۆ سکاڵا کردن لە محکەمەی بڵین ئیتیحادی دش بە کۆمەڵێک پەرلەمانتەر لە زمنیانە جەنابی دکتۆر موسەنا ئەم هەوڵە بۆ چییە ئەیانەوێت چی بکەن و بۆچی سزایان ئەدەن بەرامبەر بەچی بەنیازن سزایان بدەن و هەڵوێستی ئەمان چییە بێت هەروەها مەبەستمە ڕایەوان بزانم لەسەر هەڵوێستەکانی بڵین سەرۆکی پەرلەمانی عێراق کە بڵین پێشتر تەنانەت ئاماژەی بەوە دابوو کە لەبەر ڕیفراندەمە شومەکە ئامادە نەبووە بچێتەوە بۆ پرسەکەی باڵکی بەڕێزیان بەڵام ئەمڕۆوە لە پەرلەمانیش کاری کرد بۆ سزادانی پەرلەمانتارەکان و تەنان ڕێگریشان لێکرالەوەی بچنە ناو پەرلەمانەوە هەرچەندە ئەمان خۆیان پێشوەختە بڕیارکردا بوو کە حەزوریان نەبێت و ئەمڕۆ سەردانی کوردستانی کردووە لەگەڵ کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆبۆتەوە کۆمەڵێک شت باسکرا و من زیاتر ناڵێم بۆ ئەوەی کاتەکە استقلال بکەین بەڕێز دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق سڵاوتان لێبێت ئەمەوێت بێەوەی بن ئەمەوێت لەو پرسیارەوە داخل بم کە ئەمڕۆ لە دوای هەوڵا بەردەوامەکانی کە من لە چەند جێگەیەک شۆ بیستومە کە بە ئاشکرا و بە پەنهان بە ئاشکرا و بەنهێنی مامۆستا سەلاحەدین لە هەوڵدان بووە بۆ ئەوەی دۆخەکاران بێتەوە لایەنەکان خاڵە لێکچوو هاوبەشەکانیان زیاتر سیر بکەن نەک خاڵی خلاف و جیاوازی ئەمڕۆ وردە وردە بەرهەمەکەی بینرا ئەم کۆبوونەوەیە چی بوو باسی چی کرا بەنیازی چین لە داهاتوە زۆر سوپاس سەرەتا بۆ جەنابەت بۆ هەموو بینەرانی بەڕێز کە ئێستا وەختیانە بەخشن بە ئێمە بەڕێز دەزانی کە لەم هینەشەوە دەرکەوت ینی لەم ڕووداوەی ئەخیری ڕفراندۆمەوە دەرکەوت کە کورد دۆستێکی نییە غێری خۆی و دۆستەکانی زۆرێکیان دۆستی نیوەڕێگان بۆ بەداخەوە دەرودراوسەکانی ئێمەش بەمەرجی ئێمەیان قبوڵە خەونمان نەبێ بڕیاری سەربەخۆی خۆمانمان نەبێ ئێرادەی خۆمان ممارەسە نەکەین کە ئەمە زۆرجێک داخە بۆ ئەو دۆستانەی دەوروبەرمان و دراوسەکانمان کە زیاتر لە 20 ساڵە ئێمە ئەزمونێکی سیاسی لەگەڵ ئەوانە بەڕێوە ئەبین لەو ئەزمونەوە سەلماندوومانە کە ئێمە و حکوومەتی هەرێم و حیزبە سیاسیەکانی هەرێم زۆر بەرپرسیارانە و زۆر بە دەرک و حکمەتەوە مامەڵیان کردو لەگەڵ دراوسەکانمان بەرژەوەندی ئەوانیان پاراستووە لە هەلو مەرجەکان تێگەیشتون احترامیان لە تەحەفوزات و کێشەکانی ئەوان گرتووە و پەیوەندێکی ئیجابیان تەندروستیان دامەزراندوە بەس دەرکەو کە دۆستمان نییە و دەرکەو بەداخەوە کە یعنی وەختێک کە ئێمە ممارەسەی بڕیاری ئیرادی خۆمانەکەین و خەونی خۆمان تعبیر لێکەین زۆر دۆستەکانی دووریشمان هەندێک جارۆک پێویست نامێنن و هەمویان ئەیانەوێت لە ئیتاری بەرژەوەندەکانی خۆیان ئێمە بەکاربێنن لە ناوخۆی خۆشمانە هەر لە عێراق مەبەستم لێرە ناوخۆ دەرکەوت کە هێزە سیاسیەکان بە جیاوازی ئایدۆلۆژیا و بیرروبۆچوون و ڕەنگەکانیان و حتا تایفەکانیشیان تعبیر لە ئەندازەیەکی کەم و زۆر لە شۆڤینیەت و لە قبول نەکردنی کورد و لە یعنی ڕێگەگرتن لە خەونەکانی ئەکەن ئەمە هەموو نابێت پامێکی ڕوون بێ بۆ ئێمە کە ئێمە هەر خۆمان هەین بەس ئێستا خۆشمان دابش بین و ناکۆک بین و دووبەرێکیمان هەبێ مانای وایە کورد بە هیچ ئامانجێک ناگا لەبەرەوە استراتیژێتی نەگۆڕی یەکگرتووی ئیسلامی هەمیشە ئەوە بووە هێزە سیاسیەکان برابن دۆست بن تەبابن لە ئاشتیا بژین پرۆژەی هاوبەشیان هەبێ بە یەکەوە کار بکەن و دەست بخێنە سەر برینەکانمان هەڵینەینەوە بۆ ئەوەی کە ڕابردوو بێنین لە ئێستا پێی بژین ئێمە چاو ببڕینە ئایندە و ئازارەکانی ئێستش بتوانین بە جۆرێک تیمار بکەین کە
بەرگەی ئەو هەموو دەوروبەرەمان بگرێ بەرگەی ئەو هەموو تەحەدیاتە بگرێ بەرگەی ئەو گەماروێ بگرێ سە لە سەرمان فەرز کراوە بەرگەی ئەو خەونە گەورەیە بگرێت کە ملەتی کورد چاوی تێبڕیەوە و ئیستحقاقی شەرعی ئەخلاقی خۆیەتی منەتی کەس نییە بۆیە ئێمە هەوڵمانداوە و جەنابی ئەمینداری گشتی ئەم دەرفەتی تەعزیەی مام جەلالی بە فرسەت زانی هەزار ڕەحمەتی لێبێ کە مردنەکەشی ببێ بە خێر بۆ ئەوی میلەتی کورجارێکی تر لە دەوری ئەم پرۆژە و خەونەی خۆی کۆ ببێتەوە و خۆی کۆکاتەوە و ناوخۆی ڕێککاتەوە چونکە بەبێ یەکگرتنی میلەتی کورد هیچ خەونێ بەدی نایە هیچ قەیرانێک چارەسەر نابێ هیچ مەترسێ لێمان دوور ناکەێتەوە بە پێچەوانەوە هەر درزێ بکەینەوە بۆ جیاوازەکانمان بەتایبێت لەم تەوقیتا یەکسەر دەڕاستە و خۆ ئەبێتە گورزێکی کوشندە بۆ ئێمەوە ناحەزەکان و نارەکانمان دێنە ئەو بینەوەەوە دەستی خۆیان ئەوە شێنن ئەو دانیشتنەی ئەمڕۆ ناڵێن دانیشتنیەکە چارەسەری لێەوە دروست بووە بە سەرەتایەکی جوانی داناوە بۆ چارەسەر بە ڕێزەوە هەردوو حیزبی پارتی و گۆڕان بە ڕێز و احترام و پێشوازی دەست پێشخەرەکەی جنابی ئەمینداریان کرد و بە دۆستانە و برایانە گفتوگۆی جدی و نزیکیان کرد لەگەڵ یەکتری بڕیاریشیان داوە کۆبوونەوەکانی تر بەردەوام بن و هەردوو حزب شاندێک دروستکەن بۆ گفتوگۆی جدی بۆ چارەسەری کێشەکان ئومێدەواری نیشە ئەڵڵا کورد بتوانێت لەو نزیکترین کاتە باشترین تەبایی و برایەتی دروستکە بۆی بتوانێت ئەمڕۆ بۆ ڕووی ئەم تەحەدیاتە ببێتەوە کێستا هەیە. دکتۆر هیچ باس لەوە کراوەکەی کۆبوونەوەکان دەست پێەکەنەوە چونکە ئەوترێت وەکو مامۆستا سەلاحەدین محەممەد بادینیش ئاماژەی پێدا بوو دۆخەکە هی ئەوە نییە کاتی تیا بکوژرێت ینی ئەبێ ماڵی کورد زۆر بە زووی ڕێک بخرێتەوە ینی بڕیار لەمە دراوە بڕیار درراوە بە زووترین کات شاندێک پێک پێێنرێ لە هەردوولاک گفتوگۆی جدی بکەن و کۆ ببنەوە بۆی کە ئەم دانیشتە بەرهەمی هەبێت لە مەودوا دانیشتەکانیش فعلەن بۆ چارەسەر بێت بە چاودێری ئەمینداری گشتی یەگرتووی ئێمە ئەو شەرەفە بە ئەو ببەخشن بۆ بە یەگرتووی ببەخشن ئێمە شانەزی پێوەکەین بەبێ ئەویش دو حیزبی بەڕێزن دۆست و برای ئێمە خۆیان ڕێبکەون ئێمەش کێشێکمان کەواتە مەبەستمەوە پرسیارە بکەمەوە ئێمە ئەوش بەبیرە ێن مۆکاتی پێگەێنانی حکوومەتی عێراق برانی گۆڕان و برانی پارتی هاوپەیمانەتێکی یا بۆ من ڕێکەوتنیان کرد نەگاڵ پێمە ڕێکەوتنیەک لەسەر پێگەێنانی حکوومەتی هەولێر و حکوومەتی بەغدا لەسەر حسابی ئێمە بوو بەشێکی بەس ئێمە هەر خۆشحاڵ بوون بەوەی کە با وەزارەتی کۆژی ئێمە نەبێت لە بەغا بە فڵان پۆزی ئێمە نەبێت بە ئەوە مشکلانمان نەبوو هەمیشە یەگرتوو لە بەشی خۆی توانێتی گوزەشت بکات تەنها لە بەروی ماڵی کوردیەک بێ و ئەوە شانازیەک بۆ ئێمە و ئێستش ئامادەینیانی ئەوان با ڕێ بکەون خۆیاکە لە سەر حسابی ئێمەشە هیچ مشکلێکمان بەڵێ ینی ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان لە ئێستادا بەخنتان لێ بگرێت و لەلایەن ئەندامان و ئەوانەشی کە نەیاری ئێوەن بە ئەو عیبارەیە بەکاربێنم بەڵام لە داهاتووە کە شتەکان گەشتن و بەرهەمیان هەبوو بەریان هەبوو و کاتازانن یەکگرتووی ئیسلامی چی کردووە بەنسبەت پەرلەمانی عێراقەوە طبعاً کاڵم لە حسابی ئێمە ژێمە تەنها گریمانەیە کە ئێڵەمیان ئەگینا قرار نییە لە حسابی کەس بێ و ئەوان بێگومان خۆیان وەکو حزب هەردوو لایەن استحقاقات انتخابی خۆیانیان هەیە پێویستە ڕێزی لێ بگیرێ و ئێمە شامی هەمیشە وتومانە ئێمە زۆر پۆستمان بۆ عرضکرا لەمەستەوەی کە ئێوە بەرژەوەندیتان لەم پرسەنی یعنی هیچ بەرژەوەندێکمانی غیری ئەوە نەبێ کورد تەبابێ و سەربەرز بێەوە بەرژەوەندی گەورەکەی ئێمەیە باشە شتێکی ترمانی پرسیارە بکەمەوە بیرم نەچێتەوە یەک تۆزی ماوە بیرم چێتەوە ئیجابی بوو ئیجابی نەک بەو منطقەی پێشووی ئیجابی کە یانوت ئیجابیە و دوای 2 ساڵ یەکتریان نابینی لایەنەکان بەگشتی ئەم جارە ئیجابی بوونەکە بای ئەوەیە کە یەکێ لە کۆمنتەکانی فەیسبووکەڵە کەی هەواڵێکی خۆشمان پێدەن ئینشاءالله هەواڵی خۆش نزیکە ئێمە بێ گەشتبین بین گەشتبین نەبی ناتوانین هیچ کارێ بکەین بەڵام من نە لە جاتی برادرانی گۆڕان نەتوانم ئەوە بڵێم نە لە جاتی برادرانی پارتی هیوادارین ئەوان ئەم مژدە خۆشە بەگوێ خەڵکی کوردستان بدەن باشە بەنسبەت پەرلەمانی عێراقەوە ئێوە کۆمەڵێک هەڵوێستان نواندووە و هەندێک پەرلەمانتار دەنگیان داوە و بێدەنگیان لێ کردو و زۆر مەبەستیان بۆ کەس نەزانێ بەڵام ئێوە بە ئاشکرا ڕسمتان گرتو و ڤیددیۆشتانەیە کاڵێن ئێمە دەنگمان داوە ئەوتری ئێستا سکاڵاتان لەسەر تۆمارەکرێت لە محکەمەی ئیتیحادی ئەم سکاڵایەکی لە پشتەوەیە و ئەیانەوێت چیتان بەرامبەر بکەم بەداخەوە کۆمەڵێک پەرلەمانتاری عێراق کە هیچ وەختێک هەستی بەرپرسیارەتیان وەکو پێویست نەبووە و هیچ کەسی هیچ وەختێکیش بەشێ نەبوون لە چارەسەر هیچ کێشەیە هەمیشە بەشێ بوون لە قەیران بەشێک بوون لەو نانخۆرە سفرە دڕانەی عێراق کە هەرچی قەیرانەکانێتی ئەمانە لە سەرەداوەکانیا بەشدار بوون ئێستش هەر ئەوانن لەم پەیامە ئیجابیە جوانەی گەلی کوردستان تێناگەن کە ڕێفراندۆمی خۆی کردووە 100 ساڵە مافیەوەی هەیە دەوڵەت بێ ئێستا دەوڵەتی خۆ ڕانەگەیانەوە بە احترامی تەرەفی بەرامبەر و بە احترامی ئەو جوهدە دەوڵەتی کە ئەکرێ و ئەو دۆسانەی کە دێنە سەرخەت بۆی هاوکار بن ینی ئیعلانی دەوڵەتی نەکردووە تەنها ڕێفراندۆمێکی کردووە بۆی بزانێ قەراری میلەتەکە چییە دواتر ئێمە خەونێکمان هەیە دەوڵەتێکمان هەبێ ئەڵێن وەرن گفتوگۆ بکەین
کاکە ئێمە خۆ کۆیلی ئێوە نین ئێمە نامانێت لەگەڵ ئێوە بژین کورت و پۆخۆت کاکە عێراق هەموو خێر و بێرنێ پیرۆزی خۆتان بێ ئێمە مانەوێت دەوڵەتێکی سەر بەخۆمان هەبێ ئێمە ئەمە مافێکی سروشتی گەلی ئێمە گەروانیە لە ژێرەوە ئەڵێن وایە تەڵان لە تەلەفۆنی تایبەت و بەڵێ ئێوەش مافتان هەیە باش کاکە مافمان هەیە وەرن ئێوە ناڵێن مافمان هەیە ئەوە مافەکە خۆمان ممارەسە کردووە ئەژڵێن بەس کێشەمان هەیە لەو منتقانەی کە جێی ناکۆکن وەرن بەڕێکەوێن لەسەری خلاص بۆی کۆتایی پێبێنین عێراق هەمیشە بۆ ئێمە سەرچاوی جینۆساید و زوڵم و چەوسانەوە بووە ئێستا هاتوون بە زمانێکی زۆر ناشرینی پڕ لە منەت وەڵا ئێمە لە ساوانەی سەرۆتی عێراقمان داوە بە ئێوە نەوتی خۆتان بۆ خۆتان ئەبن و داوای بوجێلی کاکە لەو ڕۆژۆنەتمان فرۆشت و ئەمان بجیان ناوێنێت ئێمە یەک دووهم بەچین بخێر و منەتێکەوە ئەسڵەن ئێوە هەر تعویزی ئەنفال و جینۆسایدمان بۆ بکەنەوە ئەبێت تا 10 ساڵی تریش بە 10 میلیارد دلاری بن بە ئێمە هەر لە تعویزی جینۆساید و ئەنفالەکانمانە تعویزی مادی وەکوی ئەڵمانیایی کا وەکوی کە عێراقی کا بۆ کۆیت هەموو کوژراوەکانی کۆیت لەگەڵ ڕێزم بۆ خوێن و خەباتی ئەو خەڵکە هەمووی 600 سیریان کوژراوە هەمووی لەوانەیە کۆی ئەوەی کە تووشی زەرەر بوو بێ لە چەند هەزار کەسێک تێنەپەڕێ هەموو چەند مەغازەیەکیان تاوان کراوە لەوەتی عێراق کەوتۆتە سەر خەتی نەوت فرۆشتن هەتا ئێستا لە 105 داهاتی عێراق هەمووی دراوە بە کۆیت بە تعویزاتی دوور نەک بە کۆیت بە هەرچی مصری و ئەوروپی و ئەجنەبی و ئوردنی و فلەستینی و هەرکێ لە ناو کۆیتا بووێ بە 10,000 دلاری زیاد و درۆژی لەسەر عێراق نووسی هەمووی دەفعکە عێراق بۆ یعنی خوێنی ئێمە لە خۆی خوێنی کۆیتەکان کەمترە دکتۆر مەبەستمەوە بۆ ئەم زمانە پڕ لە منەتە غێر ئەخلاقی کە ئەوان لەگەڵ ئێمە بەکارێنن بێگومان هەر ئەسڵەن خۆزگای و شانازیان باە بە ئێمە لەسەر نەتەوەکەمان و باوەڕبوومان بەسەر بەخۆی نەتەوەکەمان سزان باینە لە مێژووە بۆمان بنووسرە یعنی ئەوە چه قیمەتی ئەندامەتی پەرلەمانگە تۆ بوێر نەبی ئەسڵەن ڕفراندۆم تعبیرە لە ڕەئی جەریمە نییە دموکراسیتێک هەیە لە دنیا ڕێز بەخۆی بڵێ قانونم دەستورم هەیە بڵێ لەسەر تعبیر لە ڕەئی ئێستا خۆ پیشاندان استیفتا ئەمان هەمووی تعبیرە لە ڕەئی بە پێی تەکیفی قانونی اینجا من لێش پێم وتن لێک بۆ پەرلەمانتارە لیژنەکەی خۆمانتم کاکە من باوەڕم بە یەک پارچەی خاکی عێراق نییە ئەمە عەقیدەی سیاسی خۆمە دکتۆر من دێمە سەر ئەوە و مەبەستم ئەوەیە تەکیفی قانونی تعبیری ڕەئیە ئەمە تۆ چۆن لەسەر ئەساسیە معقوبەی پەرلەمانتارەیە جەنابی سەرۆک مام جەلال یادی بەخێر لە 2005 باس لەوە کە ئەڵێت 82 ساڵ پێش ئێستا لەم عێراقە کە ئەو کاتیش جەخت کراوەتەوە دوای مرافعە کوبراکە ئاماژەی پێدا کە ئەم ناوچانە هەرگیز عێراقی نەبوون بە کەرکووک و ناوچەکانی دیکەشەوە ئاماژە بەوادا کە پێش 82 ساڵ کە بۆ ئێستا گەر حسابی بکەین نەکاتە 95 ساڵ ینی دەوڵەت براوە بە کوردستان وەکو کوردستان وەکو دەوڵەتێک وەکو ناوچەیەکی تەواو جیاواز لە دوای حەمدینەوە بەم لاوە حسابی بۆ کراوە ئێستا ئەوان بە فیدراڵیش ڕازی نەبوون ئەوە بینیمان نەتیجەی فیدراڵی چی بوو ئەمەوێ ڕای تۆ بزانم کورد ئەبێ بگەڕێتەوە جارێکی تر بۆ عێراق و دیسانەوە وەک جاری جاران مامەڵی لەگەڵا بکە حقیقەتێک ئەگەر ئێمە بمانێ ڕاشکە و ڕازگۆ بین لەگەڵ میلەتەکەمانە بە قەناعەتی من وایە تا سەعاتێک زووتر عێراق بەجێ بێڵین زیانمان کەمترە بێ دەستکەوتمان زۆرترە بێ چۆن لەبەرەوەی عێراق دەوڵەتێکی شکست خواردووە عێراق ئەتوانین بڵین چەند قۆناغێکە قۆناغی دیکتاتۆریەتی سەدام ئەوە کۆتایی پێهات لەگەڵ ڕژێ قۆناغێ بوو پڕ بوو لە تۆقاندن و ترس و جینۆساید و تاوان ئاخیرەکەی بە ئیستیبدادەوە بە سەدامەوە ڕۆشت قۆناغی دوای سەدام من ناو قۆناغی فەوزا فەساد و گەندەڵی جەنگی تایفی و ئەهلی و ئیرهاب لەم پێنج مفرەدەیە دروست بووە طبعا بە توێژاڵێکی دەرەکی دیموکراسی و هەڵبژاردن و ئەنجومەنی نوێنەران و پۆست و ئەمەش ئەوە هەبووە طبعا تەقالیدی دەوڵەت و شێوازی دەوڵەت هەبووە بەس ئەم دەوڵەتە کە ئەم تۆزە تۆکڵە دیموکراسی دروست کردووە ناوەڕۆکەکەی ئەمە بووە پیسترین تاوانی جینۆساید لەم سەردەما ئەنجام دراوە کە دیکتاتۆریت بە حساب لە بین چووە ئەمە پێویستە لەگەڵ داعشا کۆتایی پێبێ پێویستە عێراقێکی نوێ دروست کرێ عێراقێک بێ بتوانێت ڕۆڵەکانی خۆی لە باوەش بگرێ بتوانێت ڕێز و کەرامەتی پێگاتەکانی بپارێزێ بەڵام ئەوان با بچن پێکاتی سونە عەرەبە برای خۆیانە با بچن ئەوان پێکاتی سونە بپارێزن سونەیان قڕان کرد لە عێراقا و ئەم حەشدی شعبیەی کە 120,000 چەکدارە ئەمە بۆ ئەوە دروست بووە ئەسڵەن عێراق بڕفێنێ عێراق اختطافی کردو عێراق ئەمە شەڕی داعش تەواو بێ گەڕێنەوە شارەکان من دڵنیام و پێشم وتن کاتی خۆی لە وەختی قانونی حەشدی شعبی وتم ئێوە بەڵا بەسەر خۆتان هاهێنن
ئێوە پێویستان نییە مؤسسەیە حاڵەتێکی دائیمی پێ ببەخشن چونکە ئەمە داعش تەواو بێ لە بینی خۆتانە لێرە شەڵتان بۆ دروستەکە ئێوە شیعەکەم قوربانی دەستی ئەم حەشدی شعبیا بن ئەیشی بینن لە ئایندا من تأكيد دەکەم ومە معلوماتە ئەمە تحلیل نییە عبادیە کەم کەسە لە حەشدی شعبیا ترسێ چونکە ترسێم هێزەکە ئێستا لەژێر کۆنتترۆلی ئەوانیە ئللا لە ڕووی ڕواڵەتیەوە نەبێ سبەینە بێتە ناو انقلابێکی لە بکە لە بەغاو بیبابی خات فڕێتە سجنێکەوە و یانە فیکا بۆ دەرەوە و دەوڵەتێکی تە دروستکە کێ دوای ئێستا ئەمە یەکەمین جار ئەم سوپای حەشدی شعبیە دروست بوو ئێمە چوونە لە ئایاد عەلاوی بەسەراحەت بە ئێمە وتی من داوای چەکم کردو لە ئیمارات بۆ شەڕی دژی تیرۆر بدرێ بە جێشی عێراقی هەر یەکسەر حەشدی شعبی درراوە بە حەشدی شعبی هەرچی توانای بەهێزی تایبەتی سەربازی ئەدرێ بە ئەوان ئێمە عێراقی سە بۆ بە سێبەری سوپای عێراقی سە بۆ بە سێبەری ئەو لە پاشکۆی ئەوە ئیشەکە شۆرتەی اتحادی و هەموو ئەوانە خەریکە بوون بە ئێدە باشە ئەمە معنای وایە تۆ ئەمە سەیری کەوان دعای دەستورەکەن ئەمە پێچەوانەی مادەی نوێ لە دەستوری عێراق کە نابێ لە چی چوارچێوەیەکی غێری ئەو چوارچەوە معروفەی کە ئێستا هەیە کە بریتێ لە جێش و شۆرتە و شۆرتەی اتحادی و بوجازی مکافحەی ڕاب ئەمانە نابێ مؤسسەیەکی تری عسکەری نابێت چەک بدرێ بە هیچ کەسێک نابێ میلیشیا هەبێ ئەی ئەمە میلیشیایە باشە بەدەیان چێکێڵە چۆن میلیشیایە کاکە بەو قانونە پڕ لە شەرمەزاری کە نیو لاپەڕە بوو بە قورئان نیو لاپەڕە بوو قانونی لە دنیا نیو لاپەڕە بێ نیو لاپەڕە بوو هێنا بوویانیان و دەنگی لەسەر ئام نیو لاپەڕ 2023ەوە قانون پێشمەرگە ینی بیکا بە یاسا تا ئێستا نیان کردو بە یاسایی لا بە هەندێک تعبیراتی باسی توێژاڵ و خستمەوە بوو بەم نیو لاپەڕەیە ئێوە 120,000 چەکدارم بۆ بکە بە قانونی لە کردوشێتی و کردوشێتی ئێستا کردوشێتی لە کاتێک ئەمە پێچەوانی دەستوری عێراقە باشە بۆچی پێچەوانی دەستورە چونکە ئەگەر جێشێک هەبێ دەیان سەرکردە دەیان ئاڵای جیاواز دەیان ناوی جیاواز و ئایدۆلۆژیای جیاوازێ بێ ئەمە غیری میلیشیا و ئومەرای حرب ئەمە غیری میلیشیا ئاوار یعنی ئومەرای حرب نەبن ئەمانە چین قەیناکە من ئەینەرخێنم حەشدی شعبی دژی تیرۆر خەباتیان کردو شەهیدیان داوە جەنگیان هێناوە لە زۆر شوێنە شکستیان بە داعش هێناوە بەڵام کارەساتی گەورەیش لە دەستی قەومیە چەند پرسیارێک بکەم لەسەر بوونیەوە لە ناو پەرلەمان یعنی ئەو ترێت وەرەقەت حازر کراوە پێش فترەیەکە بچنە پەرلەمانی ئیمزای بکەن کە پەشیمان بنەوە لە دەنگدانتان بۆ سەربەخۆیی و هەڵوێستی جیاواز هەبووە تەنانەت دووبارەی ئەەکەمەوە ڕۆژنامەی سەباح سوپاسی چەند پەرلەمانتارێکی کوردی کردەوە لێدوانەکانیانی دابەزاندووە کە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقن و باسی توێژاڵ و کێنەوە و ناکرێ ناویان بێنم بەڵام خەڵکە زانێ خەڵکە زانێکیان تۆمار بکە باشە من ئەمەوێ ئەو پرسیارە بکەم یعنی ئێوە بەنیازن پەشیمان بنەوە لەو دەنگەی بۆ سەربەخۆی داتانە وەکو دکتۆر موسەنا ئەمین بە هیچ شێوەیەک ئێمە بەعکسەوە ئێمە وەکو حیزبیش دوو کۆنگرەیە نەک ئێستانە ڕفراندۆم دوو کۆنگرەیە ئێمە یەکەم استراتیژیتمان بریتێ لە هەوڵدان بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردستان و ئێمە قەناعەتی یەقینمان هەیە کە میلەتی ئێمە هیچی کەمتر نییە لە میلەتەکانی تری ئومەتی ئیسلامی و پێویستە سەربەخۆی خۆی هەبێ ئاڵای خۆی هەبێ کەرامەت و کیانی خۆی ببێ و بە حیاتی چە کێشەی کوردی شارە سەر نابێ لە عێراقا بە تایبەتی ئیلا لە چوارچێوەی دەوڵەتێکی سەربەخۆوانە بێ ئەم قسانەتان لە پەرلەمان کردووە دکتۆر ئێمە ینی بە سەراحەت پێتان وتون کە ئەمە ئێمە کردومانە مافی خۆمانە هیچ شتێکمان داوا نەکردووە غەیری مافی خۆمان من لە کەناڵی عێراقیژم قسانم کردووە کە هەموو سیاسەکانی عێراقی بین و قەناتی ڕسمی عێراقە و هەر لە کەناڵی عێراقیژ وتم با ئەمە تۆمارکەن بۆ محکەمە ئەگەر سبێنەیەماندا بە محکەمە با ئەمە دۆکۆمنت بێ لەسەر دەنگداوە بەسەر بەخۆی کوردستان و ئەوە شانازیە بۆ ئێمە و من ئەو بۆ برادرانی لیژنەکەی خۆشمان کە لەگەڵیان دانیشتم پێم وتن برانی بەڕێز ئەگەر باسی دەستور و قانون و دیموکراسیەتەکەن هیچ دەوڵەتێکی محتەرەم لە دنیا لەسەر عەقیدەی سیاسی نعقابی ئینسانەدا نەمحاسبە ئینسانەکە کاکە بە کورت و بوختەسەری و بە وازەحی من باوەڕم بە یەک پارچەی خاکی عێراق نییە بکتێبان لەمە مافی خۆمە لە فەیسبوک پرسیارێکیان بۆ جەنابەت نادۆ تەبەن زۆر دەستخۆشی و هەڵوێستەکانتیان بەرز نرخاندەوە بەڵام یەکێک لە پرسیارەکان ئەڵێت چ پەرلەمانتارێک لەگەڵ یەک پارچەی خاکی عێراق و لەگەڵ ئێوە نییە با من پرسیارەکە وا لێ بکەم ناویان ناهێنین بۆەوەی نەبێ بە ناوسڕاندن لە ناو فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق کە نوێنەرایەتی گەلی کوردستانەکەن پەرلەمانتار هەیە لەگەڵ یەک پارچەی خاکی عێراق بێت و لەگەڵ ڕێفراندەمی سەربەخۆی نەبێ ئەو برادرانم ئەو چوار سەرۆک فراکسیۆنێکی گفتوگۆم لەگەڵکردن لە پەرلەمانی عێراق کە لە لیژنێکی خۆمانە ئەندام و کەسی سەرەکین پێم وتم هیچ پەرلەمانتارێکی عێراق کوردستان ببوورە لە ناو پەرلەمانی عێراقا ڕازگۆ نییە کە بە ئێوەڵێ باوەڕی بە یەک پارچەی خاکی عێراقەیە ئیلا لەبەر دوو سەبەب نەبێ یەکەمیان باسی ئەم تەوقیتەی ئێستا بکە ئەویش زانین لەبەر چی لەبەر سەبەبی دووهەم کە ئەوان باوەڕیان وایە ئێوە زۆر دڕندن و لەوانەیە بێنە سەرمان شەڕمان پێ بفرۆشن
لەوانەیە جارێکی تر خوێن بڕژێ لەوانەیە جارێکی تر خەڵگەتی و بکەوێت لەوانەیە کارەسات ڕۆبە وتم وانە زان گومانیان بە ئێوە باشە ئێوەیان زۆر خۆشێ بەخۆب ئێوەیان پێ دڕندێ بەس من ئێوەم پێ دڕندە نییە و حەزیشم لە شەڕ نییە و ئیمانیشم پێی نییە نە بە دین نە بە سیاست وەرکیمیایم لێ دراوە لە هەڵەبجا هێشتا قەنەعەتم بەوە نەبووە چەگەڵگرم بەس بە وەڵڵی ئێوە بێنە سەر کوردستان ئەم جارە من یەکەم کەس چەکەڵەگرم بەستان نییە شەڕ ئەمانە تێر نەبوت ئەمانە بە دکتۆر زیاد لەسەدی بە حەسەن شوێرت بە ئەحمەد الجبوری بە محەممەد عەبدڕەب بەم چوار پەرلەمانتارە کە لە لژنەی علاقاتی خارجی وتم بەڵێ وتم بە سەراحەت پێتان بڵێم چونکە من پرسیارە لە ئێوەکەم عێراق تێر نەبوو لە خوێن هەتی و خستن بەز نییە ماڵکاولی بەز نییە ئێمە هەر نەبووین بە مرۆڤ کە ئێمە کۆیلە نین میلەتی ئێمە کاتێ بڕیاری چارەنووسی ئەدا بڕیاری چارەنووسی خۆی ئەدا هی ئەمبار و بەسڕی نەداوە کاکە ئێمە خوا بە کۆیلە دروستی نەکردوین ئێمە میلەتێکی نۆکو ئێوە نامانەوێت لەگەڵ ئێوە بژین لەبەرەوەی ئێوە سلمانتان بە عنصریەتی قومی پێشوو و بەم وەزع تائیفی قومی ئێستاش کە ئێوە دەستان پێکردووە ئەم عێراقە قەت استیقرار ناکە وتم بەو بەڕێزیان خەڵکی مووسڵە وتم تۆ لە گروپەکەی علاقاتی خارجی مناشدە و هاوارێکە نەنووسی داوە لە ئینسانیەت و عێراق و عالەمەکەین فریای مناڵ و ژنەکانی مووسڵ کەون 5 دانە سەعات لەسەر جسری بینی چەپ و ڕاستی مووسڵ ئەوەستن هەتا بپەڕنەوە ئەو بەرەوە ئەو عێراقیە تۆ تێ من بە ئاسانی ناتوانن بینە ناو بەغداشەوە ئێستا مووسڵاوی ڕێیان لێگیراوە بە قەراری سەرۆگۆزیران وتم ئەمە ئەو عێراقیە تۆ تێ من تیا بمێنمەوە ئێوە نانتان ما خاکتان ما ئاوتان ما کەرامەتتان ما جوغرافیاتان ما مرۆڤتان ما هەمووی دای ئێمە ئاوارن ئەوشی لە مەقابری جەماعیە خرانە ژێرگۆڕەوە ئێوە ئەتانێت لە چی عێراقێکە ئێمە دانیشین فەرمو مۆدێلێکتان دروست کردایە کە ئێمەش بمانتوانێت لەم عێراقا بژین ئەو کاتە ڕەنگ بۆم بڕیارە بم زوانە نەدەیت دکتۆر من وتم شتێکی تریش کاکە ئێوە وەڵێن ئێستا شەڕی تیرۆرە و وەختی نییە باشە من لە جاتی هەموو کورد بۆتانی بزاکەم ساڵەترتان ئێوە عێراق جوانکەن دوی تر سێی تر چواری تر وەرن ڕێککەوتنێ بکەین بە ئیشرافێکی دەولی بڵێن دوای 4 ساڵی تر وەکوتم سوودانیەکان ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی خەرتوم وتیان 4 ساڵ مۆڵەتتان بێ وەرن لە جێگری سەرۆکی وڵاتەوە ئەتانێنێ تا ئاخر پۆست پارەی باشتانێنێ امتیازات تەنمیە و گەشە پێدان لەش ناوچەکانتانە دروستەکەین وتیان خەڵکەکەمان بەم 4 ساڵ قەنەعەت پێ بکەن ئەگەر دوای ئەم 4 ساڵ و هەر چیشتان کرد خەڵکی ئێمە قەنەعەتی نەکرد کاکە خوارێ وتم پیانتم خوار ڕێگەی بە ئێوە داوە خوێنی موسڵمان حەڵالکەن لەسەر ئەساسیەوەی کە ئێوە جیابێتەوە لە ئێوە کەس چ دین و وجدان و قانونی ئەمە قبوڵەکە تۆ بێی بە وەکو کۆیلە سەیری من کەی بڵێ ئەگەر بە گوێم نەکەی لەگەڵم نامێنێت دکتۆر هەر لەسەر سەر بەخۆی من حەز شەکەم بیرم نەچێت خواستکە لە سوالەکەی جناب حەزەکەم بۆ ڕای گشتی ئەم قەزیە بڵێم ئێمە وەکو یەگرتوو منیش وەکو مثەنا ئێمە قەناعەتی دینی و ئەخلاقیمان باوەڕمان بە ئەم مەفهومەیە کە عەرزی جەنابتم کرد یعنی زۆرینەی جنوبی سوودان موسڵمان نین من لە سوودان بووم ئەو کاتێک کە ئەم حکایەتە هەبوو زۆر دڵم خۆش بوو کە عەقڵی ئیسلامیەکانی سوودان گەشتوتە ئاستێک بەشەتی حکوومەتەکەشیان حیزبێکی ئیسلامی بابڕێەوە زۆرم پێخۆش بوو کە عەقڵی ئیسلامیەکانی سوودان گەشتوتە ئەو ئاستێک کە ڕێز لە مرۆڤەکانی جنوبی سوودان ئەگرن ڕازی ئەبن دوای 4 ساڵ ئەوان سەر بەخۆی خۆیان ڕابگەیەنن من پێم خۆش و پشتیوانی جنوبی سوودانیشم کردو لەسەر لەسەر ئەو مەبدەئەی کە مرۆڤ کۆیلە نییە هەموو گەلێک ئازادە یعنی من ئەم باوەڕم هەر تەنها بۆ کورد نییە باوەڕم بۆ کەتەلۆنیایشەوە بۆ جنوبی سوودانیشەوە بۆ هەر کۆمەڵە مرۆڤێکە لە عالەم هاوڕێیانم پێمەڵێن دوو خولەکم ماوە بۆیە چەند پرسیارێکم ماوە ئەگەر جەنابیشتان بە سوپاسەوە بە کورت و پوختی وەڵام بنەوە زۆر مەمنونە بم یەکگرتووی ئیسلامی کوردستان و جەنابی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بەڕاشکاوی لە دوای ڕاگەیاندنی بڵێن ئەوەی کە لە 25 ئەیلۆ ڕفراندەمە کرێت هاتنە ناو پرسەکە و پاڵپشتی خۆیان کرد و حزوریان بە بەردەوامی هەبوو ئەمڕۆ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بەرزانی بە بڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمانی عێراقی وتووە سەلیم جبوری کە هیچ کەسێک بیر لە هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕێفراندەمی سەربەخۆی 25 ئەیلول نەکاتەوە مەبەستی ئەوەیە کە ئەم پەیام بات بۆ بەرپرسان و سەرکردەکانی عێراق ئەم پەیامە بۆ ئێوە وەکو پەرلەمانتاران چەند گرنگی و چەند پاڵپشتی معنەوی و یعنی بەرجەستی هەیە بۆ ئێوە بێگومان ئەمە ئەو قەرارەیە کە هەموو سیاسێکی محتەرەمی کورد ئەبێ هەر هەمان قەراری ببێ ئێمە گەمەمان بە میلەتی خۆمان نەکردووە ئێمە دۆکۆمنتێکمان لە میلەتی خۆمان ویستووە ئەوانەمان کە بەشداری و پشتیوان ڕفراندۆمان کردووە دۆکۆمنتێکمان و بڕیارێکمان لە میلەتی خۆمان وەرگرتووە کە سیاسەکانی کورد تەفویض بکە
بڕۆن بەرەو سربەخۆیی غیری ئەمە شتێکی تر نییە بەڵام سربەخۆیش مەسلێ ئامانجێکی ئاسان نییە و خەونی گەورە قوربانی گەورەی ئەوێ و کاتیشی ئەوێ و گفتوگۆی جددی و کراوەشی ئەوێ لەگەڵ عێراق و مرونەتیشی ئەوێ و دیبلۆماسیەتیشی ئەوێ و سەبر و پشووی درێژیشی ئەوێ بۆ لەبەرەوەی تۆ ئەگەر بتەوێ یعنی شتێک بە بچڕاندن ببچڕی بۆ خۆت احتیمال لە باجی گەورەتری لە پێناوە بدەیت ئێمە لەم هەل و مەرجە ناسکەی کە ئێستا عێراقی پاتەیە بەڕێ و کوردستانی پاتەیە بەڕێ و گەمارۆ ئەو وەزعی کام و کەس بزانێ ئێمە پێویستمان بەوە نییە بە پەلەپەل و هەڵپە هەڵ بەرەو ئەم ئامانجە بڕۆین وا بکەین کە ئیشەکانمان لێ تێک بچێ گەرباسی هەڵوێستی سیاسیەکانی عێراق بکەین ینی سەرۆکی پەرلەمانی عێراق سلیم جوبوری ئەمڕۆ وتوێتی ئێمە هاتوین بۆ ڕێگری بکەین لە تێکچوونی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا و بۆ ئەوەی ڕێگری بکەین لە دەستێوەردانی وڵاتانی هەرێمی لە کاروباری عێراق بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەمان خۆیان نیەتپاکی خۆیان پیشان نەداوە پێشتر هەوڵیان بۆ سزادانی ئێوە و هاوڕێکانتاندا و ڕێگریان لێ کرد و نەیان یەشتووە بێن حەزورتانە بێ بە منطقی زۆری نەوکەمینە مامەڵەیان کردووە و ئەوە دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقە کە داوای هاوکاری لە ئێران و تورکیا کردووە بۆی بێن دژی کورد و ئۆپەراسیۆنەکەن و مناوەراکەن لە سلۆپی و لەسەر حدودەکان و لەگەڵ ئێرانە بڕیاری سزادن و داوا لە ئێرانەکە و داوا لە تورکیا کەواتە ئەم منطقە ئایا هەستەکەن منطقێکی لاوازە بۆ دانوستان بە دڵنیایە و عێراق لاوازە و ئەوەی کە عێراقی کە ئێستا هەڵوێستێکی پڕ شەرمەزاریە من لەو گروپی لەژنی علاقاتی خۆمان بۆ نووسیم بۆ برادرانە هەمیشە لە ناو گروپەکەی ئێمە تەمان لەبەرەوەی علاقاتی خارجیە میشە هەڵوێستەکانی تورکیا و دەوڵەتانی تر ئەساڵە سەنگێنرا هەمیشە جنێویان بە تورکیادا ئەیان و سەرچاوی داعش تورکیایە داگیرکەرە تورکیا لە باشی قەوای کرد نازانم چی کرد سەروەری خاکی عێراقی پێشێل کرد إلى آخره لا بەڵام ئەلەم ساتە وەختا ئەڕۆن مانۆری سەربازی لەگەڵەکەن بۆ داعش نەیان کرد ستایشی هەڵوێستی تورکیاکەن من پێم وتم ئەمە شەرمەزاری نییە ئێوە هەز ناکەن زۆر متەناقزن لەگەڵ خۆتان ئەو تورکیایی کە ئێوە وتان سەرچاوی داعش و تیرۆرە ئێستا شەرم ناکەن چن مانۆری سەربازی لەگەڵاکەن دش بە کێ دش بە خاکی خۆتان و بەشێک لە میلەتی خۆتان کە ئێوەڵێن ئێوە عێراقین عێراقین و عێراقێک پارچەیە کەواتە ئێوە دژی بەشێک لە میلەتی خۆتان و دژی سەروەری عێراق ئەچن مانۆری سەربازیەکەن ئەمانە بەڕاستی هەڵوێستێکی پڕ شەرمەزاریە بەغدا هەڵوێستی لاوازە و با پێشت بڵێم ئەوەی کە ئەکرێ ئێستا دش بە ئێرە حەیدەر عەبادی بەشێکی قەناعەتی خۆیەتی گومانیتیانە و بەڵام بەشێکی زۆریشی بەناچاری لەبەرەوەی ساڵی داهاتوو هەڵبژاردنە ساڵی داهاتوو هەڵبژاردنە هەمویان ئێستا مزایدات انتخابی لەسەر حسابی بانگەشەی پێشوەختی هەڵبژارد عەبادی پاڵ پێوەنێن بەم فشارانەی ناو پەرلەمان و دەرەوەی پەرلەمان عەبادی خۆی باوەڕی بەمە نییە نایەوێت لەگەڵ کووردا زۆر تێکیدا مەسلحەتی نییە بەڵام ئەوان ئەیانەوێت ئیحراجی کەن بیکە بۆ ئەوە یا پەیوەندی لەگەڵ کورد تێک بچێ یا لە بەرچاوی شەقامی عێراقی زۆر لاواز دەرچێ و لە بەرچاوی خەڵک بکەوێت پرسیاری دیکەش بوو لە جەنابتانی بکەم بەڵام کاتەکاریاندا و کار بوو دکتۆر موسە نامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆم دەرفەت هەر بژین بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ لەگەڵ جەنابی دکتۆر موسە کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە ئێوە و کوردستان بەخوای گەورە سپێرم خواتان